پێ 10 ساڵەوە پێشوتومە ڕاپەڕینی سیانزەی پێنج هێشتا حەوت من فەخرێکی گەورە هیتافی یەکەمی من کێشاومە بۆ بەیانەکەی سەعات حەوت و نیو من بووم ئەنوەی ڕابە بووە مەریوانی عەلی شەمعێ بووە هیوای حەمەلاسەرچی بووە کاک حەمەسەلیم ئەگەر لێرە بە شایەتیەدا کاک حەمەسەلیمیش ئەمری بە من کرد یعنی با نەچینە بابی ئەوە کە مەیلایەنکی سیاسیە هەمومان بەشدار بوون لە سیانزەی پێنج هێشتا و حەوت هەموو لایەنە سیاسیەکان بە عیلمانیەوە بە ئیسلامیەوە بە زۆر هێزە متەطەریفەکانەوە ئەم سیانزەی پێنجە فەخری هەڵەبجە و شارە زور و هۆرامانە سەرجەم شەیدانی کوردستان ئانی دەردانە تاجی سەروەری شار پڕینانە شکۆی گەلێکە شکۆی ئەو ناوچەیە شکۆی هەڵەبجە و هەورامان و شارە زورە بۆیە پیرۆزڕاگرتنی ئەو یادانە پیرۆزڕاگرتنی مێژوەکەمانە بۆیە پێویستە لەو یادای ئەمە داواکەین کە لە بەڕێوەلایەتی شەیدانی هەڵەبجە و مۆنومێنتی هەڵەبجە بەڕێوەلایەتی کە دوو دەرخستە بکەن یەکێک بۆ ئەوانەی 76 74 ئەفوو بۆی دوو دیوار بن لەم مۆنومێنتە دروستکرێ بۆ ناوەکانیان بۆ ئەوانەی 76 و بۆ ئەوانەی 77 ئەو ناوانە گومناو من تا ئێستا پێویستە ئەو ناوانە تۆمار بکرێن لە مێژووی گەلەکەمان و لە مێژووی ئەم ناوچەیە ئێمە لە کاتێکە ئەو یادانە ئەکەینەوە پێویستە ئەو مێژووە خەمناکە بەڵام ئەو مێژووە پرشمدارە بێتە هەوێنی یەکریزی و تەبایی و ئاشتی نێوان گەلەکەمان بەگشتی وەسەر جەمهێزە سیاسیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە ئەکوڵێ گۆڕانکاری بەڕێوەیە بۆیە چەند پێویستە دەست بە یەکگرتووی خۆمانەوە بگرین ئەوەندەش دەست بەو حکوومەتەوە بگرین کە لە داهاتوە پێک دەهێنرێ بۆی لە ئاستی ئەو گۆڕانکاریانە پشتمان هەبێ و بتوانین ئەو بەرنامانی دێتە پێشەوە گەلەکەمان و هەرێمی کوردستان بتوانێت مشارەکەیەکی فعلی هەبێ هەوڵدەین بێلایەن بین لەو کێشمانی کە هەبێ بەڵام معنای ئەوە نیە داکۆکی لە مافەکانی خۆمان نەکەین ئەوانەی کە نەهاتوە دەدی ئەوەش تەنها بە یەکریزی گەلەکەمان و یەکەڕویستی حیزبەکانە بێ نەخۆشی و شەڕی زۆرمان بینی لە هەموو جۆرە شەڕەکانمان تاقی کردەوە لەناو خۆمان بەڵام باشترین دەستکەوت باشترین ئەنجام بۆ گەلەکەمان تەنها ئاشتی و پێکەوەژیانە تۆ سەنگەری سەدانی وەک حەمەگۆمپی قارەمانی تا تۆ هەبی هەڵەبجە بەڵێ من بەڕاستی نیگەرانی نەک من سەرجەمە و ئافرەتانن کە لە ڕاپەڕینەکە بەشدار بوون بە تایبەتی ڕاپەڕینی سیانزەی پێنج هەموو نیگەرانی ئەوەن کە ساڵانە من پێشوەخت لە ئەوروپا بووما مەزانی لە ئەوروپام کە دەنگم ناگاتەوە کوردستانیان دەنگم ناگاتەوە هەڵەبجە کە بتوانم وەک ئافرەتێک بتوانم ئەو ڕۆڵی خۆم و ئەو ڕۆڵی ئافرەتان عکسکەمەوە بۆ خەڵکی هەڵەبجە کە بڵێم تەنها پیاوان نەبوون هەر ئافرەتانیش بوون بەشداری ئەوەیان کردووە بەڵام بەداخەوە هاتوویشمەتەوە هەڵەبجە چەند ساڵێک بەشداری مەراسیمەکەم کردو هەموو ساڵ لە شایەت حاڵەکانە هەمیشە پیاوان هاتوونەتە پێشەوە ئەمە بۆ هۆکارەکەی چییە بەڵام لەگەڵەوەی شاکەکەونە قسە ئەڵێن حەقی ئافرەت و ئافرەت لە پێشەوە ئافرەت پێشەنگە من گلەی ئەوەم هەیە دوای 32 ساڵ یەکەم جارە کە من بڵێن هەموو ئەو ئافرەتانی کە لە هەڵەبجە بەشداری ڕاپەڕینەکەیان کرد یەکەم ساڵەکە من بەشداری ئەو شایەت حاڵی ئەەکەم ئەمە جێگەی نیگەرانی هەمومانە لەبەر ئەوەی ئافرەت هەمیشە پێشەنگ بووە لە هەڵەبجە بەتایبەت لە ڕاپەڕینەکانی 87 ئافرەت لە پێشەوە بوو و دەوری سەرەکی و کاریگەریان هەبووە.